يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران خواناساني زور بريس، ئیسلام وەکو بەختەوەری قیامەتی بۆ مرۆڤ پێیە، بە هەمان شێوە بۆ ژیانی ئەم دنیاش وەڵامی پرسیارە گرنگەکانی ژیانی مرۆڤ دەداتەوە. بۆ ئەم دنیاش ئینسان سەری لێ تێک ناچێ بە مەرجێک وەکو خۆی لە ئیسلام تێبگا، ستەم لە ئیسلامەکە نەکەین، وا نەزانین ئێمە مادام موسڵمانین هەر ئەوەندەی کە شایەتمانمان هێناوە هاتووینە بازنەی ئیسلامەوە، ئیتر هەر شکستێکمان توش ببێ، تووشی هەر نەخۆشی و ناڕەحەتی و ناخۆشیەک ببین، ئەوە بڵێین خوای پەروەردگار لێ بەسەر هێناوین، دەسەڵاتمان نەبوو. نەخێر، لە کاتێکە قورئانی پیرۆز کە دەخوێنیتەوە زۆربەی جار پێمان دەڵێ ئەو ڕووداوانەی ئەو شکستانەی کە بەسەرتان دێ بەشێکی هەر زۆری خەتای خۆتانە. لە سوورەتی ئالی عیمران ئایەتی 165 و 166 بەڕوونی ئەو بابەتە باس کراوە. هاتنە خوارەوەی ئەو دوو ئایەتەی سوورەتی ئالی عیمران و ئایەتەکانی پێشتریشی و دواتریشی ئەگە بە درێژی لە قورئانە بیخوێننەوە دەگەڕێتەوە بۆ جەنگی ئوحود، کەواتە با بچینە خزمەت پێغەمبەر و یارانی صلی الله عليه وسلم. باسی ئەو کاتە بکەین کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شاری مەدینەدایە. ساڵی سێیەمی کۆچیە، واتە 3 ساڵە پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم لە مەدینە نیشتەجێ بووە و دەوڵەتی مەدەنی مەدینە دروست بووە. کابرایەک بە پەلە خۆ دەکا بە شاری مەدینەدا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جیا دەکاتەوە و دەڵێ کارێکی زۆر زۆر تایبەتم پێتە، نامەوێت کەس پێمان بزانێ و گوێی لە دەنگمان بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیباتە لایەکەوە و دەفەرمێ بڵێ کاکە، ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من لە مەککەوە نێردراوم، عەباسی مامت کە لە دڵەوە موسڵمان بووە بەڵام بە فەرمانی جەنابەت وا باشتر بووە کە لە مەککە بمێنێتەوە هیجرەت نەکا، ئەو ناردوومی. دەفەرمێ دەی خێر، دیارە نامەکەی بە شەفەوی بووە نەوەکو بە نووسراوێک لە ڕێگادا پێی بگیرێ، هەم عەباس دەکەوێتە خەتەرەوە هەم کارەکە ئاشکرا دەبێت. وتیای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندە بە پەلە هاتووم، ماوەی نزیکی 500 کیلۆمەتر لە بینی مەککە و مەدینەدا بە 3 شەو ڕۆژ بڕیومە، ئەوەندە بە پەلە هاتووم بە سواری ئەسپ و بە خێرایی. هاتووم پەیامەکە بە کورتی و پوختی ئەوەیە قوڕەیشی مەککە هەمووی کۆبووەتەوە، هاوپەیمانەکانی دەوری مەککەشی ئاگادار کردوتەوە، لەشکرێکی گەورەیان بە سەرکردایەتی ئەبوو سوفیان پێکەوە ناوە. ساڵی پار کە جەنابەت لەگەڵ موسڵمانەکاندا لە جەنگی بەدرا گەورەترین سەرکەوتندان بەسەرا بەدەستهێنان، ئەبوو سوفیان توانی کاروانە بازرگانیەکە ڕزگارکە، دەستیان لێ نەداوە، بڕیاریان داوە لە تۆڵەی کوژراوانی بەدردا تەواوی ئەو سەرۆت و سامانە بخەنە مەیدانی جەنگەوە. 3000 چەکداریان کۆ کردوتەوە، 200 ئەسپ سواریان لەگەڵایە. ئەسپ واتە وەکو دەبابەیەکی ئەمڕۆ دەوری بینیوە لە جەنگا. هەموو ژن و منداڵەکان و ئافرەتەکان و کچەکانیان هێناوە بە تەمان لەگەڵ خۆیاندا بیهێن و لە دواوە دەف لێدەن، چی گۆرانی بێژ و شاعیریشە شعریان پێدا هەڵبڵێن و وەکو جیهەتێکی ئەعلامی هانیان بدەن بۆ شەڕکردن. لە ئان و ساتە وریای خۆتان بن ئەدەن بەسەر مەدینەدا و چوادەورتان دەگرن. من پەیامەکەم گەیان لەلایەن عەباسی مامتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خواحافیزی لێ دەکا و دەفەرمێت تەواو پەیامەکەت گەیشت، ئێمەش خەریکی کاری خۆمان دەبین. پێغەمبەر صلی الله عليه وسلم سەرکردەکانی قوڕەیش، سەرکردەکانی مهاجرین مەککەیەکان، سەرکردەکانی مەدینەیی ئەوانەی ئەنسارن، بە تایبەت لە شوێنێکە 6 کەسێک کۆ دەکاتەوە و دەڵێ پەیامێکم پێگەیشتووە، دەفەرمێ هەواڵێکی سەربازیم پێگەیشتووە دەوری مەدینە دەگیرێ، لەشکرێکی گەورەمان بۆ کۆکراوەتەوە،
قڕەیش هەموو هێزی خۆی ئەمجارە دەخاتە کار بۆ تۆڵەسەندنەوەی شەڕی ڕابردوو کە لە ساڵی 2 کۆچیدا لە بەدرا ڕوویداوە. ئەمساڵ بە هەر شێوەیەک بێدایانەوەی مەدینە و ئێمە لە ناوبەرن. ئەوانیش دەڵێن ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕەئیت چییە؟ دەفەرمێت جارێ ئەم هەواڵە نابێت کەس پێی بزانێ هەتا بە تەواوەتی خۆمان ئامادە دەکەین. هەر یەکێک لە ئێوە خزمەکانتان، کەسەکانتان، سەربازەکانتان ئاگادار بکەنەوە کە ئامادەی یەکیان تێدا بێ، بەڵام کەس پێیان نەڵێ ئێمە هێرشمان دەکرێتە سەر بۆ ئەوەی ورەی خەڵکەکەمان نەڕوخێ. و ئاگاداریان مەکەنەوە لەوەی لەشکری دوژمن ژمارەی چەندەیان چەند نییە بۆ ئەوەی ورەی و ئیرادەی خەڵکی مەدینەدا نەبەزێ. ئەوان زۆر زۆرن، هەموو هێزەکانیش خۆشیان کۆ کردوتەوە، 200 ئەسپ سواریان لەگەڵایە کە هێزێکی زۆرە لە مەیدانی جەنگدا. ڕۆژەکان نزیک دەبنەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژانە خەڵکی هەواڵگری خۆی دەنێرێ بۆ نزیکی مەدینە، بۆ دەوروبەری دووری مەدینە بزانێت لەشکری قوڕەیش دەگاتە کوێ. کاتێک بەڕێ دەکەون لە مەککەوە سوپاکەیان دەردەچێت تەئکید چۆن نێردراوە هەواڵەکەی عەباس بە هەمان شێوەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمجا لە مزگەوتا خەڵکی کۆ دەکاتەوە بەگشتی. دەفەرمێ خەڵکینە لەشکری قوڕەیش بۆمان دێ لە مەککەوە بەڕێکەوتووە. ئێوە دەڵێن چی؟ من ڕەئیم وایە دەفەرمێ لە ناو مەدینە بمێنینەوە لە ماڵەکانی خۆماندا. ئەگەر بۆمان هاتنە ژوورەوە لە دەرگاکانی مەدینەوە، ئێمە ژن و منداڵەکانیشمان لە پەنجەرەی ماڵەکان و لە دەرگاکانەوە بەردبارانیان کەن، تیربارانیان دەکەین لە پەنجەرەوە، تیری ئەوان لە ئێمە نادرێ، خۆیان ناگرن و ئەسپەکانیان دەکەون و لە پاشەکشە دەکەن. من ڕەئیم وایە نەچینە دەرەوە، لە ناو شاری مەدینە دیفاع لە خۆمان بکەین. ئێوەش ڕەئیتان چییە؟ زۆربەی هەرە زۆری خەڵک و جەماوەرەکە بە تایبەت ئەوانەی بەشداری بەدریان نەکردبوو، خۆزگەیان دەخواست لەو سەرکەوتنەدا بەشدار بوونایە، بە تایبەت گەنجە حەماسەکانیان وتیان نە، ئەگەر نەچینە دەرەوە وامان بۆ حیساب دەکرێت ترساوین یان نەمانتوانیوە بۆیان بچینە دەرەوە لەشکری ئێمە کەمترە، بۆیە با نیشانیان بدەین ئێمە و ئەوان چین، بە تێگڕای دەنگ بە زۆرینەی دەنگ بڕیاریاندا بچنە دەرەوەی مەدینە و لەوێ ڕوبەڕووبوونەوەی کافرەکان بکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەرچەند ئەم ڕەئیە بەدڵ نەبوو، بەڵام تەسلیمی ڕای زۆری نەبوو. ئەوە شوڕایە، ئەوە پرسوڕاوێژە، ئەوە دەنگدانە، زۆرینە لەگەڵ ئەوەدایە بچنە دەرەوە. فەرمووی دەچینە دەرەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی دەڕۆین و خۆتان ئامادەکەن. 1000 کەس لە موسڵمانان ئامادە بوو، ئەوان 3000 کەسن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێیان نەڵێت ژمارەی دوژمن چەندە و چۆن نین، ژمارەیەکی کەم ئەسپ سواریان لەگەڵایە، واتە لە ڕووی سوپاشەوە هێشتا مقابلی ئەوان نین. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بەورەوە هانیدان و تەشجیعی کردن بۆ خۆراگری و پارێزگاری لەم دەوڵەتە بچووکەی مەدینە کە ساڵانێکی کەمە بنیان دراوە، هەموو ئیسلام لە ئەمەندەدا لەم شارەدا کۆبووەتەوە. بڕیاریدا کە لەبەر چاوی ئەوانە بە قسە پێیان، بە کردار پێیان بڵێ، نەک بە قسە، کە ئەمە شەڕێکی سەختە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 2 جار زرێ پۆشی بەست، واتە 2 جار ئەو درعی کە لەسەر سنگ دەیبەستی بۆ شەڕ دوانی لەسەر یەکتر بەست، بۆی بە کردار پێیان بڵێ ئێمە شەڕێکی سەخت و خوێناویمان لە پێشە. زۆر هانیدان بۆ خۆراگری وەکو دەچنە دەرەوە پشت دە دوژمن نەکەن. ئەو شوێنانەی پێتان دەڵێم مەی بیگرن بەری مەدەن، چوونە شاخی ئوحود، شاخی ئوحود ئەوانی چوونە حەج و عومرە بینیویانە. لە ئوحودا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی 50 کەسی تیرەندازی زۆر قارەمان و ئازاد جیابێتەوە، ئێوە لەسەر لووتکەی ئوحود دەمێننەوە. ئەو 50 کەسە پشتی ئێمە بەرنادەن، ئێمەش پشت بە شاخەکەەوە دەدەین و ڕوو دەکەینەوە مەدینە، لەشکری دوژمن دەکەینە بینی شاخی ئوحود و مەدینەوە، لەو بینایە قەتیسیان دەکەین. ئەگەر شکان بەسەر کۆمەڵە خەڵکمان لە مەدینە بەجێهێشتەوە بۆ حارەسیات بەسەر ئەوان نادەکەون. ئەگەر هاتنەوە بۆمان ئێمە پشتمان قایمە و پشتمان بەرنادرێ، بەڵام زۆر تەئکیدی کردەوە کە نابێ بە هیچ شێوەیەک ئەو 50 کەسە ئێمە سەرکەوتین یان شکاین ئێوە ئەو گردە بەردەن. ئیشی ئێوە ئەوەیە ئەسپەکانیان کە لێمان نزیک بوونەوە بە تیر لێیاندەن، چونکە ئەسب کە تیر لە لوتی درا زۆر بەخراپی دەشکێ و دەگلێ، سوارەکەی فڕێداتە خوارەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو ئەوەی وحی بۆ خوایی بۆ دەهات لە مەیدانی جەنگا قیادیەکی زۆر عەجیب بووە لە بواری سەربازیدا. دەستەی هێرشبەری جیا کردەوە، دەستەی پشتیوانانی جیا کردەوە لە دواوە، ژن و کچانێکی زۆر چوبوون بەشداریان کرد بوو، خاتو عایشەش بەشداری تێدا کرد. فەرمووی ئێوە بریندارەکانمان دەگوازنەوە بۆ دواوەی جەنگ،
تەداویان دەکەن ئاومان بۆ دێنن ئەو کەسانی کەوا شەهید بوون جەنازەکانیان نایهەڵن بەردەستی دوژمنکەوێ و لە مەیدانەکە دووریان دەخەنەوە دەیان بەنە شوێنێکی تایبەت دەوری ئافرەتانیش وەکو پیاوان دابەشکرا هاتنە پێشەوە لەشکری کوفر گەیشتە شوێنی خۆی لەشکرێکی بێشومار بەجیهەتێکی ئیعلامی زۆر بەهێزەوە ئافرەتانیان گۆرانیان دەوت و دەفیان لێدا و باسی کوژراوان و پیاوە قارەمانەکانی خۆیان دەکرد کە لە بەدرا دەبێت تۆڵیان بکرێتەوە بە تەواوی غیرەتی پیاوەکانیان دەجوڵان شاعیرەکانیان شعریان دەخوێندەوە لە هەموو لایەکەوە بە حەماسێکەوە هاتبوونە پێشەوە سەرەتای جەنگی ئەو کاتە تاک بەتاک دەستی پێکردووە مەدینەیەکان چوونە پێشەوتیان ئێمە لەگەڵ ئێوەدا هیچمان نییە بە خزمەکانی خۆمان بێنە پێشەوە ئیمامی حەمزە و ئیمامی عەلی و ئامۆزەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم چوونە مەیدان سەرەتای یەک کافرەکان لێیان دەکوژرا هەرچی دەچۆ مەیدان دەیان کوشت بۆیە بە یەک جار هێرشیان بۆ مسلمانان کرد لەشکری مسلمانان ئاڵا هەڵگرەکەی موسعەبی کوڕی عومەیر بوو ئامیر لیوا بوو لیوا واتە ئاڵای گەورە ئاڵای گەورەی ئیسلام فەرماندەی لەشکری مسلمانان موسعەبی کوڕی عومەیر بوو یەکێک بوو لە ئازیزترین سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو کەسە بوو بە تەنیا هەموو خەڵکی مەدینەی لە ئیسلام تێگەیاند و مسلمانی کردن پیاوێکی زۆر شەجیع و قارەمان و ئازا و دڵنیا بوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند تێڕادەبینێ ئاڵاکە بەدەستی ئەوە بوو مسلمانان بە تەکبیرەی الله ئەکبەر هێرشیان کردنە سەریان لەشکری کافر بەو هەموو زۆریەوە تێکشکا لە مەیدانی یەکەمی سەعاتی یەکەمی جەنگا کافرەکان زۆر بەخسەستی تێکشکان زۆریان بریندار و کوژرا و لێکەوت لەو کاتەدا ئەوانەی لە پشتی پێغەمبەری خوا بوون صلی الله علیه وسلم 50 سەحابەکە وتیان با بڕۆینە خوارەوە ئەوە خەڵک شمشێر کۆ دەکاتەوە چەک کۆ دەکاتەوە خودە کۆ دەکاتەوە با بڕۆین ئێتر خۆ سەرکەوتن بەدەست هات با ئێمەش بەشداری ئەو سەرکەوتنە بکەین عەبدوڵڵای کوڕی جوبەیر کە سەرۆکیان بوو فەرمووی لەبیرتانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی نابێ بە هیچ شێوەیەک ئێوە ئەم گردە چۆڵ بکەن ئەگەر ئێمە سەرکەوتنیان شکاین وتیان نانا مەبەستی ئەوە بووە ئەگەر سەرکەوتنیەکی ئاوا گەورەتان بینی مەبەستی ئەوە نەبووە دانەبەزن بە قسەیان نەکرد کۆمەڵێکی زۆر کەم سێ چوار کەسێک لەگەڵ یامانەوە ئەوان نەهاتنە خوارەوە ئەوەی تری هەمووی هات و مەیدانەکەی چۆڵ کرد خالیدی کوڕی وەلید کە یەکێک بوو لە فەرماندەکانی قوڕەیشی ئەو کاتە مسلمان نەبوو کە بینی پشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گردەکە چۆڵ کرا بەهۆ خۆی بەهێزەکەیەوە پشتی گرتن ئەو چەند سەحابەی بە ماوەیەکی کەم چونکە ئەمان زۆر لەسەر ئەسپ و ئەوان بەدانیشتنەوە شەهیدیان کردن پشتی مسلمانان و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گیرا لە هەموو لایەکەوە بە شمشێر و بە تیر و کەوان لێیاندان لەو کاتەدا مسلمانان کاتێک کە خەریکی هەڵمەتبردن بوون ئەوانەی کەوتبوون هەستانەوە وتیان وا خالید پشتی مسلمانانی گرت وا لەولاوە هێرشی بۆ کردن مسلمانان گەمارۆدران بە تایبەت ئەو کاتەی کە یەکەم ئاڵا هەڵگریان شەهید کرا یەکەم ئامر لیوای مسلمانان موسعەبی کوڕی عومەیر پێکرا و شەهید کرا و ئاڵاکە کەوتە خوارەوە لەو کاتەدا شکری زۆر لە پێغەمبەر دەچوو صلی الله علیه وسلم کافرەکان هاواریان کرد محەممەد کوژرا بەو دەنگ و باسی کەوتیان محەممەد کوژرا زۆرێک لە سەحابە ئەژنۆی شکا لە تاوی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو شمشێرەکەی لەدەست دەکەوتە خوارەوە کافرەکان بە هەموو شێوەیەک لە مسلمانانیاندا لە پێشەوە لە دواوە گەمارویاندا بوون لەو کاتەدا ئیمامی حەمزەش لە دەرفەتێکە وەحشی کە وعدی ئازادبوونی لە کۆیلایەتی پێدرا بوو ئیمامی حەمزەشی شەهید کرد مصعب شەهید کرا حەنظەلەی کوڕی عامر شەهید کرا سعدی کوڕی ڕەبیع بەخەستی کە سەرکردەیەکی بەناوبانگ بوو پێکرا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وای لێ هات کافرەکان لێی نزیک بوونەوە تەنانەت بەردی گەورەیان هەڵگرت و بە دەموچای پێغەمبەری خوایاندا صلی الله علیه وسلم ئەو خوددا ئاسنەی لە سەریدا بوو چوە ناو سەریەوە و خوێن بە سەریا هاتە خوارەوە بەردیان بە ددانی پێشەوەی پێغەمبەری خوادادا و ددانی پێشەوەی شکاو دانی شەهید بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەسەر جلە سپیەکانیدا بە تەواوەتی خوێن دەهاتە خوارەوە هەموو لایەکەوە گەمارۆدرا وتیان محەممەد کوژرا بەڵام ئەنەسی کوڕی نەڵیر هەروەها تەلحەی کوڕی عوبەیدیلا ئەمانە لە قارەمانەکانی ئیسلام بوون وتیان وەرن ئەوە پێغەمبەری خوایە و لێرە زیندووە دەی لەسەر ڕێبازەکەی ئەگە کوژرا بێش بەردەوام بن کۆبوونەوە و دەوری پێغەمبەری خوایان کرد لەو کاتەداوە پێغەمبەری خوش زۆر بەورەیەکەوە مەیدانەکەی چۆڵ نەکرد جارێش کە هەستانەوە و دەوری ئێوارە لەشکرەکە بە تەواوەتی شکستیان خواردبوو هەردوو لا وەڕس بوون لە جەنگ لە یەکتری جیابوونەوە لەشکری کوفری مەککە بەرەو مەککە ویستی بگەڕێتەوە مسلمانان بەرەو مەدینە گەڕانەوە لەم کاتەدا کە مسلمانان لە ئەو پەڕی شکستا بوون 65 سەحابەی پێغەمبەری خوا لە مەیدانە بەجێما 65 سەحابە شەهید کرا
پێنجیان زۆر بە خەستی بریندار بوون ڕۆژی دوای ئەوە شەهید کران واتە 70 سەحابە شەهید کرا بێجگە لە بریندارێکی یەکجار زۆر کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆشی بریندار بوو. ئالەم کاتە سەختەدا ئەبوو سوفیان لە گردێکەوە هاواری کرد وتی دنیا ئاوایە ئەمڕۆ تۆڵەی بەدرمان لێکردنەوە ئەی مسلمانان ئەی محەممەد تۆڵەی بەدرتان لێکرایەوە ئەم جاوتی دەنگ و باسێکتان دیار نییە زۆر خراپ شکاون مسلمانان محەممەد لە ناوتاندا زیندووە پێغەمبەری خوا فەرمووی وڵامی مەدەنەوە وتی ئەبوو بەکر زیندووە فەرمووی قسەی لەگەڵا مەکەن وڵامی مەدەنەوە وتی عومەری کوڕی خەتاب زیندووە فەرمووی هەر وڵامی مەدەنەوە وتی دەی تەواو بوون ئێوە سێ کەسی زۆر بەناوبانگتان هەبوو محەممەد ئەبوو بەکر عومەر هەرسێکتان کوژراون بۆیە دەنگتان نییە. ئیمامی عومەر خۆی پێنەگیرەوە فەرمووی بە کوێرایی چاوی تۆ هەموو نارانی ئیسلام هەرسێکمان زیندوین هەموومان ماوین جەنگیش وایە ڕۆژێک تۆ دەشکەی ڕۆژێک سەر دەکەوی ئێمە خۆمان بەشکست خوارد و نازانین. وتی ئوعلو هوبەل وتی هوبەل بەرز بکەنەوە دینی هوبەل کە بتە گەورەکەیانە سەرکەوت پێغەمبەری خوا فەرمووی ئەم جار وەڵامی بدەنەوە بڵێن الله ئەعلا و ئەجەل نەخێر هەر خوا سەر دەکەوێ هەر دینی خوا سەر دەکەوێت کە ئیسلامە. وتی لەنا عزا ولا عزا لەکم ئەبوو سوفیان بە دەنگێکی بەرز هاواری کرد وتی ئێمە عزامان هەیە کە بتە گەورەکەیە ئێوە عزاتان نییەوە ئەو خوایەتان نییە کە پشت و پەناتان بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی پێویستە وەڵامی بدرێتەوە بڵێن الله مولانا ولا مولا لەکم ئێمە ئەڵڵا پشتیوانمانە بەڵام پشتیوانی ئێوەی خوانە ناس و کافر و مشریک نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەشکرەکەی کێشایەوە ئەو هەموو سەحابە ئازیزە شەهید بوو یەک بەسەری دەکردنەوە. ئەبوو سوفیان وتی هەرچەند بیستومە دەمولوتی هاوڵانی تۆ ئەی محەممەد بڕدراوە وەکو ناوسکی حەمزە دەرهێنراوە لوت و گوێی لێکراوەتەوە من نەموتوەوە بکەن بەڵام پێشم ناخۆش نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بڕیاری دا تۆڵەی توندیان لێ بکاتەوە خوای پەروەردگار فەرمووی وا مەکە دڵڕەق مەبە بڕیاری تۆڵەسەندنەوەی تون مەدە هەر کەسێ بە ئەندازەی خۆی تۆڵەی لێ بکەوە سەبر و ئارام بگرە ئەمە جەنگە تێکشکانیشی تێدایە. ئالەو کاتەدا دوو سێ سەحابەکانیان دەخستە قەبرێکەوە ئەو هەموو قەبرێ هەڵ نەدەکەنە فەرمووی هەر لە شوێنی خۆیاندا لە کوێ شەهید بوون لەو خاکە بیان نێژن. شەهیدانی ئوحود هەر لە شوێنی خۆیان بەج لە خوێناویەکانیانەوە نێژران و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژی مردووشی لەسەر نەکردن شەهید ئەوانەی ناوێ. لەو کاتەدا کە هاتنەوە هەموو ماڵێکی مەدینە تەعزیەی تێدا بوو 70 گەورە پیا و شەهید بوو. ئافرەتی وا هەبوو دەیلاواندەوە بۆ شەهیدەکانی باوکی کوژرا بوو کوڕی کوژرا بوو مێردی کوژرا بوو برای کوژرا بوو ماڵی وا هەبوو 4 جەنازەی بۆ هاتبەوە. پێغەمبەری خوا وەزعی لاشەیی زۆر خراپ بوو برینەکانی کوڵم و سەری زۆر خەست بوون دانەکانی مبارەکی لەق بوون. ئالەو کاتەدا سەحابە لە دڵی خۆیاندا لە خۆیان دەپرسی و دوو کە سەریان بە یەکەوە دەنا و کۆمەڵێک دەچوونە ماڵێک دەیانگوت باشە بۆوامان لێ هات سەیرە ئەم شکستە گەورەمان توش بوو ساڵی پەر 313 کەس بۆ 1000 کەس چوینە مەیدان چەکی واشمان پێ نەبوو چۆن لوتمان شکاندن. خوای پەروەردگار وحی قورئانی ناردە خوارەوە سوورەتی ئالی عیمران ئاەتی 165 و 166 دەخوێنینەوە. خوای پەروەردگار فەرمووی ئەوەلەمما ئەصابەتکم مصیبە قد أصبتم مثليها قلتم أن هذا قل هو من عند أنفسكم إن الله على كل شيء قدير. أولما لما يعني معناه حينية لردهاتوا لكاتك كتوشي أو نارحت يبون أي مسلمان أي صحابة كان في صلى الله عليه وسلم جاسيري تعبيري قرآن كان خواهي قولة جارد النواي صحابة داتوا نافرمي ئیتر شکستێکتان بەسەرا هاتووە هەستانەوەتان نییە پێمان دەڵێ ئێوەش لەم قورئانەوە ئەوە فێر بن ئەگەر کەسێکتان ئامۆژگاری کرد چاکەکانی بیر بخەنەوە سەرکەوتنەکانی بیر بخەنەوە بڵێ تۆ کاتی خۆی زۆر کەسێکی سەرکەوتوو بووی ئەم شکستە نەدڕوخێنێ خوا دەفەرمێ قەد ئەصەبتم مثلەیها ئێوە لە بەدرا خۆ ساڵی پێشوو ئەصەبتم ئێوە یعنی ئێوە کەسانی قارەمانن هەرچەند خوا بەهۆی فریشتەوە یارمەتی موسڵمانانی دابوو بەڵام نافەرمێ ئێوە هیچ نین ئێوە کەسی زۆر قارەمان و ئازان ئێوە بوون کە دوو ئەوەندە زەربەتان لە قوڕەیشیەکانی مەککەدا لە کافرەکانی مەککەدا ئەصەبتم مثلەیها ئێوە حەفتاتان لێ کوشتن حەفتاشتان لێ بەدیلگرتن دیلیش لە جەنگا وەکو کوژرا وایە ئینسان کە لە جەنگا بەدیل گیرا بە تەعبیری قورئانی ئازادی نەما
کە ئازادیت نەما وەکو کوژرا و حیسابت بۆ دەکرێت و لە یاسای جەنگات چەند دیلت هەبێ ئەوەندە کوژراوت داوە. ئەو کاتە فەرمووی ئێوە دوو ئەوەندە زەربەتان لەوان داوە، دوو ئەوەندە تووشی ئازارتان کردوون، ئێستا خۆتان دادەنیشن و بیر دەکەنەوە دەڵێن ئەنا هذا یعنی کەیفە هذا، خوای پەروەردگار بۆ وامان لێ هات، خوای خۆ ئێمە مسڵمانین ئەوانە کافرن، خوای ئێمە دەڵێن ئەڵڵاهو ئەکبەر ئەوان هاوار بۆ هوبەل و لات و عوزا دەبن. سەحابەکان دەیان خوای گیان ئێمە محەممەد صلی الله علیه وسلم سەرکردەمانە، خوای ئەوان شەیطان ڕابەریانە، خوای گیان ئێمە سەحابەی فیداکاری ئەم ئیسلامەین، هەموو شتێکمان بە دینی خوا بەخشیوە، لەبەر تۆ هاتینە مەیدان، خوای بۆی بڵین ئەڵڵاهو ئەکبەر لا ئیلاهە ئیلا الله. خوای بۆچی ئاڵای کوفر بەسەر ئێمەدا زاڵ بوو؟ بۆچی ئەو کافرە بتپەرستانە کە هاواری بت و سەنەمێکی بێگیان و بێنەفع و زەڕ دەکەن بۆ ئەوان سەرکەوتن؟ لە خۆیانیان دەپرسی چۆن دەبێ منی مسڵمان ئەوا شکست بێنم؟ خوای بۆ دیفاعت بەو شێوەیە لە ئێمە نەکرد وەکو لە بەدرا لێت کردین؟ لە یەکتریان دەپرسی. قل خوا فەرمووی ئەی محەممەد صلی الله علیه وسلم وڵامیان بدەوە، ئەم ئیسلامەی ئێمە وڵامی هەموو پرسیارێکی پێیە. قل هو من عند أنفسكم، من لێرەدا بۆ سەبەبێتە، پێیان بڵێ ئەوە سەبەبەکەی خۆتان بوون، ئەوە خەتای خۆتان بوو کە تووشی ئەو شکستە بوون، ئەوە خواوای لێ نەکردن، ئەوە خۆتان بە خۆتان کرد. ئێوە بێ ئەمری پێغەمبەرتان کرد صلی الله علیه وسلم، ئێوە دیسپلینی عەسکەریتان نەبوو، هەر کەسەتان لە ئاستی خۆیەوە چاوی بە دوو غەنیمەت کەوت و تەماحی دنیا گرتی و لە پلانی سەربازی کە بۆی دانرابوو شکاندی، مادەم لەشکرێکی بێ دیسپلین بوون ئەبێ باجەکەشی بدەن، ئەوە خەتای خۆتان بوو گەشکان، ئەوە باجی هەڵا عەسکەریەکانی خۆتانە. گومانی خراپ بەخوا نەبن، ئین الله علی كل شیء قدیر، خوای گەورە بەتوانایە بەسەر هەموو شتێکە، دەیتوانی دەست بەجێ سەرتان خالوتی کافرەکان بشکێنێ، بەڵام خوا یاسای خۆی بۆ کەس ناگۆڕێ. هەر ئەوەندەی تۆ مسڵمان بووی، هەر کارێکی غەیر عەسکەری شکست خوا دووش بکەی هەر دەبێت سەرکەوی، خوا ئەمە بۆ کەس ناکە. خوا یاساکانی خۆی لە دنیادا خستۆتە بەردەستی خەڵک، هەر کەس دەستی پیانەوە بگرێت سەرکەوتوو دەبێت. وما أصابتكم يوم التقى الجمعان فبإذن الله، ئەوەی لەو ڕۆژەدا کە لەشکری کافر و مسڵمان ڕوبەڕووی یەک بوونەوە فبإذن الله بەویست و ئیرادەی خوا بوو. جا بەڕێزان ئەمە زۆر زۆر گرنگە. ئایا هیچ شتێک بێ ئیرادەی خوا دەکرێت؟ نەخێر، ئەو شکستەشتان هەر بە ئیرادەی خوا بوو، بەڵام ئیرادەی خوا لەگەڵ ڕەزامەندی خوا دووشتی لێک جیاوازن. هەر چ شتێک بکرێ بە چاک و خراپەوە ئیرادەی خوای لەسەرە، ئیزنی خوای لەسەرە، ئیزنی خوا وەکو ئاسمان وایە. تۆ لەژێر ئەو ئاسمانە داوەتە جومعە و جەماعەت دەکەی، خوا پێی خۆشە، کەسێکیش هەر لەژێر ئەو ئاسمانەدا لەو ژینگەیەدا عەرەق دەخواتەوە لە ڕۆژی جومعەدا، خوا پێی ناخۆشە، هەردووشی بە ئیزنی خوایە، بەڵام خوا ڕەزامەندی لەسەر کاری خراپ نییە، واتە بە ئیزنی خوا بوو بەڵام خوا پێ ڕازی نەبوو. ئاگادار بن خێرێکی لەوەشدا هەبوو، وليعلم المؤمنين وليعلم الذين نافقوا، كافر و منافق لێک جابوونەوە، چونکە لەو کاتەدا مسلمانان ژمارەیان 1000 کەس بوو. عەبدوڵڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول کە لە دڵەوە کافر بوو بەڵام بە زمان مسلمان بوو، لە ڕێگادا 300 کەسی لە لەشکرەکەی مسلمانان جیا کردەوە. وتی محەممەد کە هەر شوێنی مناڵ و پاڵ دەکەوێت، ئەویش ڕێی لەسەر من بوو کە لە مەدینە بمێنینەوە، کەچی 3-4 گەنج هاتوو هاوارێکیان کرد و بە شوێنیان کەوت، لەسەر چی خۆمان بەکوژ بدەین؟ وتیان کاکە وەرە مەیدانی جەنگە، وتی نانا شەڕ نابێ هیچ نییە. ئەبوو سوفیان ئێستا بۆ خۆی دەگەڕێتەوە، 300 کەسی لە مسلمانەکان کەوانی منافق بوون لەگەڵ خۆیدا گێڕایەوە. لەو وەختەیە خوا دەفەرمێ بەهۆی ئەو جەنگەوە هەڵاوێردران، پێشتر دەمی چەند گەرم بوو، کەچی کە مەیدان گەرم بوو خوێن هاتە پێشەوە ئەم لەگەڵانە بوو. ئەوەش لەوێدا بۆ مسلمانان دەرسەکە ئاشکرا بوو. بەڕێزان ئەوەی کە بۆم باسکردن ئەمە مێژوو ئیسلامە، ئەمە قورئان باسی دەکات. سوورەتی ئالی عیمران بە درێژی ئەم بابەتەمان بۆ ڕوون دەکاتەوە. ئێمەش وەکو مسلمانان و یارانی ئوحود زۆر جا تووشی شکست دەبین. ئەوەی کە بۆتان باز دەکەم ئەمڕۆ ئێمە چۆن دەرسی لێوەرگرین، ئەوە مێژووی ڕابردوومان بوو، بەڵام لە قورئانەکە بۆ تۆمار کراوە. ئێمەی مسلمانیش، ئێمە شوێنکەوتووی پێغەمبەر و ئەسحابی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەیان جار لە ژیانە تووشی شکست دەبین، تووشی ناڕەحەتی دەبین، هەموو جاریش لە خۆمان دەپرسین ئەنا هەذا، وەکو سەحابەکان دەفەرمون خوا بۆ وام لێ هات، خوایە خۆ من مسلمانم، خوایە من نوێژ دەکەم، ڕۆژوو دەگرم، جومعە دەکەم، دوعای زۆر دەکەم، ئەی خوایە بۆ تووشی ئەم شکستە بووم لە ژیانمدا، بۆ تووشی ئەم زەرە دەبووم. خوا وەڵامی هەمومان دەداتەوە، هو من عند أنفسكم، بەشێکی هەرە زۆری خەتای خۆتانی تێدایە.
بە خۆتاندا بچنەوە تۆ مەلە نەزانی بڕۆیتە ناو ئاوەوە بڵێ مادام موسڵمانم وتمە بیسمیلا خوا بە پشتیوانی تۆ نابێ بخنکێم خوا دەفەرمێ خۆت خەڵەتاندووە دەستی خۆتی تێدایە خوا یاساکانی گردون بۆ تۆ هەڵناوەشێنێتەوە بەس دەبەر ئەوەی موسڵمانی خۆت تەسلیم بە قاچاقچیەک دەکەی ئەو هەموو نمونەی ڕابردووە نابینی ئەچێ دەستی قاچاقچیەکی سنوورەکان بێویژدان بێ ئیمان خوانەناس بێ ئابڕوو بەس تەنها پارە دەبینێ خۆت و ژن و منداڵی تەسلیم دەکەی دەتخاتە دەریای ئیجەوە 100 کەس دەخاتە سەر چووپێک دوای کە غەرق بووی خوایە ئەو منداڵە بچووکە بۆ غەرق بوو خوایە خۆ من دەست نوێژم گرت بوو کە چوومەوە سەر چووپەوە خوا دەفەرمێ خەتای خۆت بوو خۆت عەقڵی خۆتدایە دەست کەسێک کە تەنها پارە دەبینێ مرۆڤ نابینێ ئیتر ئەوە مەسیرت دەبێ ئەوە شکست دێنی سیارەکەت لە 180 لێ دەخوڕی نووسراوە برا ئاگادار بە ئەو جادە 120 110 بڕۆ ئەو پەڕی 120 بڕۆی بەقەدەر هەموو کوردستان لە جادەی 120 هەولێرە حادیثی سیارە ڕوودەدا معقولە ئەو شەقامە جوانە ئەو هەموو ڕووداوە ئەو لە 200 دەڕوە ئەو لە 180 دەڕوە دواتریش دەڵێ وەڵڵی کەسێکی موسڵمان بوو بۆ خۆیان کە سلفی ساری لێدا ئاتل کورسی دەخوێن نابرا خەتای خۆتە تۆ لە یاساکانی لێخوڕین لات داوە ئەبێ باجەکەشی بدەی ئەوە کافر و موسڵمان ناناسێ سعید نەکردەوە بچێ ئیمتیحانەوە بەس بڵێ وەڵڵی یەکەم جا بیسمیللام کرد و هەندە ئاەتی ئەوەی کە خوا کارم بۆ ئاسان کا دەبووە دەرچم چۆن من شەو نوێژم دەکرد ئەو هەموو دوعایم کرد بۆ خوایە دەرنەچووم تۆ وانەکانت ڕەوان نەکردووە تۆ هەوڵ و تێکۆشانی خۆتن نەداوە ئەنجامەکەت دەرنەچوونە هو من عندي أنفسكم أم آتي آل عمران بو همومانا بڵێ خەتاکە لە خۆتانەوە بوو خۆتان سەبەب بوون خۆ سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڕێزان لە ئێمە دیندارتر بوون معلومە قورئانی زیاتریان دەخوێند ڕاستەوخۆ قورئانەکە لە خواوە دەهات پێغەمبەر مباشیر پێی دەگەیاندن یەکسەر لە دەمی پێغەمبەرەوە قورئانیان دەبیست و دەیانخوێن زیکری خۆیان زیاتر دەکرد ئەهلی شەو نوێژ بوون بەڵام بۆچی شکستیان خوارد کاتێک کە فەرمانەکانی پێغەمبەری خۆیان شکاند کاتێک لە دیسپلینی عەسکەری لایەندا تووشی ئەو شکستە گەورەی ڕۆژی ئوحود بوون کەواتە تۆش ئەگەر تووشی شکست بووی وانەزانی مادام موسڵمانی دەبێ هەموو شتێکی ئەم دنیای بۆ تۆ چاک بێ بە خۆتدا بچۆوە زۆر جار نەخۆشی هەژاری دڵتەنگی ژیانی تێتاڵ کردووی یەکسەر بیر دەکەیتەوە ئەننا هاذا خوایە بۆ وام لێ هات خوا دەفەرمێ بە خۆتا بچۆوە بەخوا ڕەنگە جەنابەت ڕۆژێ دڵی هەژارێک دڵی بێ منداڵێک دڵی نەخۆشێک دڵی کەم ئەندامێکت ئازاردابێ و تەزان دەبێتت ئەزانی کابرا مناڵی نییە و مناڵی نابێ تۆ لە لای ئەوە دەڵێ حتا مناڵن نەبێت لەزەتی ژیان نازانی بەو قسەیە دەرزیەک دەکەی بە دڵیا تۆ بڵێ دڵی تۆ شەر ئەوە خۆش بێ و منداڵەکان سوودت پێ بگەێنن نا نابێت لە وەختەیە لای بێ مناڵ باسی خۆشی و بەرەکەت و ڕەحمەتی منداڵ بکەی بەخوا لێت تاڵ دەبێ لێت ئەبێتە نەخۆشی ناوسک ئەو خۆشیەی کە فیزت بەسەر خەڵکا کردووە دڵی خەڵکی هەژارت تەزاندووە کابرا خانووی نێوکرێ خانووەکەی پێ نادرێ مەڵە خانوویەکی ئاوام هەیە و بەخوا خۆشە و مەساحەکەی وایە وەرن بیبین و ئەویش دەزانێ خۆشی چیە بەڵام کاکە گیرفانی بەتاڵە خۆ عەقڵی بەتاڵ نییە ئازاری دەرونی مەدە وەکو گیرفانیشی گەرم ناکەی کەسێک کەم ئەندامێکە هیچ پێشکەش ناکەی بە وەیشێک وەیش ئەو وەیشە ئازار دەکا بە دڵیا پێی مەڵێ تۆ جێگەی بەزەی تۆ جێگەی ڕێز و حرمەتی تۆ خوا بەسەری کردوویتەوە وەڵی کابرایەک لەو ساڵانەی پێشودا ئەوە ڕووداوێکت لەم کوردستاندا ناوی شارەکە ناڵم ڕوویداوە یعنی یەقینەن ڕوویداوە ئەو کەسەی کە باسی کردووە وەکو خۆم بڕوان پێیەتی کە ڕاست دەکا وتی کابرایەک لە کاتی گرانیەکەی نەوەتەکانە فەردەیەک گەنمی گەورەی دابوو بە کابرایەک پێی وتی کاکە مناڵەکانم زۆرن 6 مناڵم هەیە 7 مناڵم هەیە وەڵڵاهی خەریکە لە برسان نادەمرین تۆش کرد دوکانی علافی و دانەوێڵە ئەوانت هەیە پارەشم نییە توخوا هەندێک گەنمم دەیە کابرا پیاوێکی بەڕێزی وەکو جەنابتان بوو هەر خۆی و ژنێکی بوو مناڵی نەدەبوو وتی کاکە ئەو فەردە گەورە 80 کیلۆیە گەنم بەرە تۆ ماڵ و خێزانێکی زۆرت هەیە کەی هەد بوو پارەکەتم بدەیە خوا گەورەی ئیشەڵا ڕۆژێ زۆرت دەبێت گرانیش تێپەڕی بایعیش هات ئەر زۆر بۆوە ئەو پیاوەیە خەی ئەو پیاوە دەگرێت لە کاکەیان لەبیر تا ئەو ساڵە 80 کیلۆ 100 کیلۆ گەنمت برد گەنمێکی جوانی باراش من دەستم گرتی بەڵام تۆ ئێستاش کورد زۆرت هەیە ئەلحەمدولیلا وەزعی خۆت و ماڵ و مناڵت زۆر باشە 3-4 سیارە لە ماڵە بۆ ئەو پارە من نادەیتەوە بی دەبێ بۆ قیامەت ئاخ من بە قەرز دامێ لەبەر چاوی جەماوەرێکی زۆرە پێ دەڵێ کوڕە کاکەی گیان جا تۆ بۆ چیتە تۆ خۆت و پیرێژنەک ماویتەوە بەیانی دەمری بۆ چێ بەجێ دێڵی من 7 دانە کوڕم هەیە 7 کوڕ بۆ من باشە بیخۆم پارەت بۆ چییە تۆ زۆرت هەیە
کابرا یەکسەر لە شوێنی خۆیان دڵی سز دەبێ تۆ حەوت دانە کوڕت بە چەکەوە بە شوێنەوەیە منیش خۆم و پیرێژنێکم بێ ئەنوا و بێ کەس هیچ ناڵێ و داوای هیچی لێ ناکە ئەمە پێشنیوەڕۆ سعات 11 پێی دەڵێ و ئاوا دڵی دەتەزێنێ عەسر لە ماڵەوە ئەو کوڕانەی دەست دەخدەنە یەخەی یەکتر دوانیان یەکتر دەکوژن ناگاتە ئێوارە دوو کوڕی جەنازەی لەوێ دەکەوێت تۆ دڵی خەڵک دەتەزێنی خوش دڵت دەتەزێنێتەوە ئەوە کاری خوایە هو من عندی ئەنفوسیکم کاری خۆتە تۆ زۆرت دڵی خەڵک ئازارداوە بۆیە زۆر خۆ پارێزە بە یەک قسە نەڵی دڵم تەزاند بەخوا دڵت دەتەزێتەوە اتقوا دعوة المظلوم پێغەمبەر دەفەرمێ زۆر خۆ پارێزە لە دوعای ستەم لێکراو کوڕە ئامان نەچی کەسێکت عەزیەت دابێ و دوعایەکت لێ بکە ئەو دوعایە ژیانت لێ تاڵ دەکا نازانی لە شێوە پێتەوە دەدا بینی ژن و مێردێکت تێکداوە و چووی بووی بە فیتنە لە بەینیاندا بە تەمای خێزانەکەت هەڵنەوەشێ بەخوا ڕۆژێ ئەو فیتنەیە دەکەوێتە ناو خێزانەکەی خۆشتەوە جا ئەمڕۆیە یان بەیانی یەکەت دەگرێ ئاگادار بە ئەوە خۆتی دوای نەڵێ خوایە بۆ وام لێ هات ئەوە خۆتی ڕۆژێک فیتنەیت لە بینی ژن و مێردێکا کردووە لە میوانداریەکە قسەیەکت فڕێداوە ئەوە خۆتی ساویلکەی بە ناوی خۆشەویستیەوە خەڵک دەستیان بڕیوی ئەوە خۆتی پارەیەکت کۆ کردوتەوە مۆڵ دەیخەیتە دەستی ڕیباخۆرێکەوە خانوەکە لێ دەکڕم بۆ 8 مانگی تر 2 دەفتەر زیادە دەمێ سارەکەتم بدەیە لە جیاتی 2 دەفتەر 3 دەفتەرە دەدەمێ بەڵام پاشی ساڵێکی تر وەڵا دەبێ وەکو کابرای پێرار هەر بە دویاوێڵ بی تۆ خۆت دەرسد وەرنەگرت خوا وای لێ کردی ئیسلام وای لێ کردی مەی خەپاڵ خەزا و قەدەری خوا هو من عندی ئەنفوسیکم خەتای خۆتانە نەخۆشی کۆڕۆنا لە ئارادایە بەڕێزان ئەوە هەموو زانستە ئێتەمە حەقمان بەسەر ئەوە چییە لە پشتی ئەوە چی هەیە و چی کردو بەخوا سیاسەتی ئەم دنیا بە من و بە توی موسڵمان بەڕێوە ناچێ بەڵام من نەخۆش دەکەوم کاکە تۆ نەخۆش دەکەوی ئێستا ئێمە هاتووینە مزگەوت دەستخۆشی بۆ جەنابتان چەند جوانە هەمووی دەمامکی خۆی پێوەیە یان کەسی عوزرێکی هەبێت تاکتاکێک ڕەم بێ ئەوەش تاکتاکێک هەبێ هەناسەیتون بێ نەتوانێ بەکاری بێنێ نەتوانێ مەسافەیەکی زۆر بەدەمولوتیەوە بێ بەڵام چەند جوانە بەڕێزان خۆ پارێزی بکەین چەند جوانە ئەم مەسافەیە خەتا خوا دەرگایەکی ڕەحمەتمان لێ دەکاتەوە ئێمە لە مزگەوتە نمونەی جوان نیشان دەین لە کامێراکانمانەوە لە تەلەڤیزۆنەوە ئەو ئەهلی مزگەوتەکەیە کە هەمووی دەمامکی پێوەیە ئەوە مامۆستای مزگەوتە تا ئاخر کەس ئەم مەسافەیە بەڕێزان تەوقە ناکەین دەست دەخینە سەر سنگ بەدڵێکی پاک دڵم پاکە لەگەڵ تا ئەگەر دەستیش نەخەمە دەستەوە ئەم مەسافەیە هاتووێ ماڵی براکەشت مەکە ئەی تەلەفۆن بۆچی باشە کاکە دیارێکی بۆ بنێر وتارێکی بۆ بنێرە وتارێکی لە ڕێی مۆبایلەکەتەوە بۆ بنێرە گوێ لەم چەندەقە وتارە خۆشە بگرە لەم قورئانە پیرۆزە بگرە لەم فەرمودەیە بگرە هەواڵ پرسی بکە بەڵام پێویست ناکە بچی بۆ ماڵی توخوا تەعزیە ئەوە هەر نەمایە ئێستا خەڵک لێی گەرمتر بۆ بە دزی حکومەتەوە کە مردوویەک مردووە لێ مەکە بە چوار مردوو سێ چوار نەخۆشی کەشی بە کۆڕۆنا بۆ مەمرێنە وەڵڵا نەخۆشیەکە واقعە هەیە ئەوانەی گرتویانە گوێیان لێ بگرێت چه عەزابێک دەچێژن لە چ ناڕەحەتیەکی گەورەدان ئەوانەی ئازیزیان لە دەستداوە پێ دەڵێن خۆزگا و عەقڵم ئێستا هەوایە و تێکەڵاوی کەسم نەکردایە نەچوومە هیچ سەر قەبرانێک و هیچ پرسەیەک بەڕێزان با ئاگامان لە خۆمان بێ نەڵێن خوا بۆ وای لێکردین هو من عندی ئەنفوسیکم خەتای خۆمانە لە هەموو شێ خێرێک هەیە دڵگرانیش مەبهێندە ئەگەر شتێک لێ بەسەر هات خۆتی پێوە مەکوژە بڵێ خوای عیبرەتی لێ وەرگرم بیکەم بە دەرز بۆ داهاتووم چونکە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆیان دەرکەوت چێ منافقە ئەوانەی یەقولون بئەفواههم ما لەیس فی قلوبهم دەمیان زۆر گەرم بوو بەڵام دڵیان بۆ گەم بوو تۆش لە ژیانە جاری وایە شکست دەخۆی ئەمجا بۆ دەردەکەوێت دۆست و دوژمنت چێیە زۆر خەڵک بە زمان دۆستی ڕاستەقینەت بوو زۆر کەس مەرحەبایی لەگەڵ تا گەرم بوو بەڵام لە شکستەکەیە بۆ دەردەکەوێت چێ خەمخۆرتە چێ دڵنەواییت دەکا چێ لەگەڵن نێو چاڵت بۆ هەڵدەکەنێ لەو مصیبەتەشە دیسان خێرێکەر هەیە بەڵام گرنگەوەیە تۆ عیبرەتی لێ وەرگری ئەمە بابەتی ئەم وتارەمان بوو زۆرێک لەوانەی کە بەسەرمان دێ خۆمان بەسەر خۆمان هێناوە یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوا لە دینەکەت و لە قورئانەکەت باشتر حاڵیمان کەی خوای پەروەردگار لە هەموو نەخۆشی و ناخۆشیە خوایە خۆت حیفزمان کەی و بە دوور بانکەی یا ئەڵڵا لەم نەخۆشی کۆڕۆنایە لەم ڤایرۆسە بەهێزە لە هەموو ڤایرۆسێک لە هەموو شتێکی زیان بەخش لە هەموو بەکتریایەکی زیان بەخش یا ڕەبی خوای ئێمە خۆمان خێزانمان منداڵمان کە سوکارمان ئەهلی مزگەوتمان ئەهلی کوردستانمان یا ڕەبی خوای سەرجەم مرۆڤایەتی بە دوورکەی یا ڕەبی خوای ڕەحم بە سەرجەم مرۆڤایەتی بکەی ئەم پەتای کۆڕۆنایە بۆ یەکجای لە ناومان لاچێ خوای گیان بمان پارێزی لەوەی کە جارشکە مزگەوتەکان و ماڵەکانی خوادا بخرێنەوە بازاڕەکان و شوێنی کەسابەت بەهۆی نەخۆشیەوەدا بخرێنەوە یا شافی یا ئەڵڵاه ئەوانش کە تووشی ئەو نەخۆشیە و هەر نەخۆشیەک بوون یا ڕەبی خوا شیفایان بدەی ئەوانەی کە کێشەی عایلەیان هەیە یا ڕەبی خوا ئیسلاحی حاڵیان بکەی
یا ربی خوای ئەوانەی منداڵیان ئەولادی ساڵحیان پێ عەتاکەی منداڵەکانمان ساڵح و خواناس و دیندارکەی آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.